كشتني نفس حرمه. ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق. خواهی گەورە فەرمێت لە سوورەتی ئیسراء دوای کۆمەڵە تاوانە ژمێرێ ئەفەرمێن نەفسێک مەکوژن کە خوا حرامی کردووە ئیلا بە حەق نەبێت، کە ئەڵەی بە حەق وە نەزانیت بۆت هەیە خەڵ بکوژیت. ئەو حەقە کامەیە؟ لە فەرمودا دیاری کراوە لا يحل دم امرئ مسلم يشهد أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله صلى الله عليه وسلم إلا بإحدى ثلاث. حلال نییە، یعنی حرامە، تاوانێک گەورەیە نەفسێک بکوژیت کە شایەتی ئەدات بە لا إله إلا الله لێ خوا تاک و تەنهایە، شایەتی ئەدا لێ محەممەد صلى الله عليه وسلم پێغەمەری خوایە عليه الصلاة والسلام. بەم سێ شێوازە نەبێت ئەمش ئیشی مناڵی سەر کۆڵانەکان و ئیشی حاجینا و دوکانەکان نییە بچێ هەر لە خۆی بڵێ فڵان کەس بکوژن بە گرێ ملی من. لە فەرمودەی صحیحە کە لە صحیح جامی سەغیر هاتووە تاوانێک لە هەولێرە کرێ، تاوانێک لە سلێمانیە کرێ، تۆ لەوێ نەبوویت، قەتڵک پیاو کوشتنە، تەنها بەم کەلیمەی کەوتوتە دەستیان خۆش بێ وەک وایە خۆت کوشتوێتت، وەک وایە لە حیسکا فەرمی وەک وایە خۆی حازر بوو بێت. تاوانێ لە ئەمریکا کرێ مسلمانێک کوژراوە تۆڵی پێم ناخۆشە بۆ کردیان نەیان کردایە بەو ناڕازی بوونەت ئەجرت بۆ نووسرێت، کەواتە هیچ ئەختیارێک هیچ بەتەمەنێک نەیە بە عەقڵی عەشایری خۆی بڵێت دەستیان خۆش بێ مناڵی سەر بێشکەکەشیان کوژن، ئەوە تاوانە. جای بینی لە نامەی ئەعمالتە بۆ ڕۆژی قیامەت دەیها قەتڵت بۆ نووسراوە با تەڵاقی دەن با بیکوژن، تۆ لە چی ئەزانیت؟ تۆ لە چی ئەزانیت؟ ئاگداری خۆت بە. کێنە ئەو کەسانی کە بێ بکوژێن؟ ئەو ژیشی خەلیفەی مسلمانان و وەلی ئەمری مسلمانان وەک عومەری کوڕی خەتاب، وەکو عوثمانی کوڕی عەفان، وەک عومەری کوڕی عەبدولعەزیز، ئەمانە وەلی ئەمرن کە ئەهلی ئیمانن، کە ئەهلی نوێژەکانن. ماعەدا ئەوانە اللبيب يفهم بالإشارة. عليه الصورة تتكلم بس دەسەکە ئاماژە بێت. الثەیب الزانی پیاوێک خێزانی هەیە زینای کردووە، کەشف بوو، خەلیفەی مسلمانانی هێنێت ڕەجمیەکەن. ئافرەتێک بە هەمان شێواز ئەو لە سەردەمی وەحیە یاخود ئیقراری خۆی، بەڵام کە ئێستا وەحی دانابەزێ وەحی پسڕاوە پیاوێک تووشی زینا بێ، ئافرەتێک تووشی زینا بێ، بەینی خۆت و خوا کەتمی کەوتەوە ببکە و تەواو. خەڵکێ بە منی و تۆ زینام کردو خۆمە کوژم، خۆت بکوژە ئیلا جەهەنەمە وەبیئسە المەصیر. والنفس بالنفس، نەفەرێک کوژراوە دەسەڵاتداری مسلمانانە هێنن بە بەرچاوی وەلی ئەمرەکانی ئەم کەسەوە کە خەڵکیان لێ کوژراوەی کوژنەوە، ئەوە ژیانی تایە کە ئێستا دێنە سەری. والتارك لدينه المفارق للجماعة، کەسێک مرتد ئەبێتەوە قسە بە ئیسلام ئەڵێ ئیسلام کۆنە پەرستیە، بەس دەسەڵاتدار و خەلیفەی مسلمانان بیگرێت یەقتل حەدًا ئەی کوژێت وەکو ئەوەی کە جارەتر پیاو بیت هیچ کەسێک نەبێت بڵێ من مسلمانان بە دواکەوتووە زانم، تۆ ساڵانێکە نوێژەکەیت. ئێستا لەبەر ئیقامەیەک لەبەر پارەیەک کوفرەکەیت، جوولەکەیەتی هەڵەبژێری، نەسارایەتی هەڵەبژێری ئەکوژرێیت. بەڵام ئێستا ئێمە بۆمان نییە. ئەگەر کابرا بەیانی گریمان کەسێک لەم گەڕەکە لێ کاکە من جوولەکەم بۆت نییە بیکوژیت. خوای گەورە لە سوورەتی فورقانە باسی عیباد الرحمانمان بووە کە فەرمیێ ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق. نفسێک ناکوژن کە خوا حرامی کردووە، بۆت نییە مسلمان بکوژی، بۆت نییە کەسێک بە ئەمری خەلیفەی مسلمانان بۆ کاروبارێک دێتە وڵاتەکەت بیکوژیت. ئێستا خەڵکێکە ئەگەر سەفیری وڵاتێک بێت بۆ کوردستان بۆی ڕێکەوێ هێندەتون ڕەوە بیکوژێت، لە حەدیسی صحیحا فەرمیێ موعاهەدێ بکوژی بۆنی باش ناکەیت، کافریش بێت بیکوژی بۆنی باش ناکەیت، یان کەسێک ئەمانت پێداوە